ناڕەزایی چالاکان و بەشێک لە چین و توێژەکانی هەڵەبجەیە دژی گۆڕانکاریەکی ئیداری کاویش لەسەر کارلادانی سەرۆکی شارەوانیە لەلایەکی دیکەوە جەختکردنەوەیە لە داواکاریەکانی خەڵکی شارەکە و گۆڕانکاری لە چەند پۆستێکی ئیداریدا کە دانیشتوانی پارێزگاکە پێیان وایە بۆی خراپ ئیدارەدانی ئەوانەوە پارێزگاکە ڕوبەڕووی دەیان قەیران بووەتەوە. يعني ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە هەستەکەین بە ئەنقەس يعني دژایەتی ئەم شارە ئەکرێ لە جاتی خەمخۆری لە باتی ئەو هەموو قوربانی ئەم شارەدای لە باتی ئەو هەموو سەربەرزی کە ئەم شارە ئەنجامیدا بۆ ئەوەی کە ئەم کورد سەری بەرز بێ و ئەم کوردستانەوە ئەم هەرێمە سوودی لێبینی لە پای ئەوە یعنی لە پای ڕێزدێنان و لە پای ئەوەی کاری باشتر و زیاتری بۆ بکەن سەیرەکەی دژایەتی ئەکەن بە هەموو شێوازێک و ئەمە جێگەی قبول نییە و خەڵکی لەمە زیاتر تحملی نەماوە لەبەرەوە ململانی حیزبی لەم شارە هەیە خەڵکی یەکتر بچووکترنەوە هەیە مشکانی یەکتر هەیە ئەمە نابێت بەردەوامی پێ بدرێ کاکسێ حەکی لە ماوەی 6 مانگە توانی گۆڕانکاریێکی باشکە لەم شارە بەڵام چەند کەسێکی تر هەیە حەل لە شارەکەی خۆی ئەم لادان و لێنەپرسینەوە لەم شارە ڕاوێژکاری هەیە شتی هەیە دایرە هەیە لەم شارە مدیر هەیە بەڕێوەبەر هەیە تەربیە هەیە ئەم شارە هەمووی وێرانە هەمووی وێران ئەم شارە دەستخۆشی بۆ هەندێ بەڕێوەبەرەکەین هەندێ شت و خۆیانەیکەن کاکە ئەم شارە لە هەموو ناحیێرانە. چالاکانی کۆمەڵی مەدەنی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئاشکرایان کرد ناوی چەند بەرپرسێکی پارێزگاکان لە ڕێگەی یاداشتێکەوە ئاراستەی پاڤڵ تاڵەبانی کردووە گۆڕانکاریان تێدا بکات بەڵام بە پێچەوانەوە یەکە مەنگا و کەسێک لا دەبن کە خەڵک لێ ڕازیە دەژڵێت بۆ جەختکردنەوە لە داواکاریەکانمان چالاکی و ناڕزایی دەست پێ دەکەینەوە. ئێمە چاوەڕێ بووین کە بەرپرسە گەندەڵەکان لا ببرێن و خەڵکێکی باشتر بخێتە شوێنیانەوە بەڵام بەداخەوە ئەو بەرپرسانەی کە ئێمە دەستنیشانمان کردووە لا ببرێت لە پۆستەکانیان ئەوان هاتوون باشترین بە بەرپرسەکانی هەڵەبجان لا بردووە و پۆستەکان بەخشیەوە بە کەسێکی کە ماڵ لە شارەکان نییە و لەگەڵ معاناتی خەڵکان ناژی بۆیە ئێمە لێرە دووپاتێکەکەینەوە بەردەوامە بین لە ناڕازیاتەکانمان و هەموو هەنگاوێکی مەدەنی ئەگرینە بەرەوە بە هەموو جۆرێک ڕێگریەکەین لە دەست بەکاربوونی سەرۆکی شارەوانی تازە و بەردەوامە بین لە دروستکردنی کەمپینێکی ناڕزایەتی بۆ ئیمزاکۆکردنەوە دژی ئەو بەرپرسە گەندەڵانی کە لەم شاران و لە یاداشتەکەمانە کە لە 3/4 تەسلیمی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستانمان کردووە ئێمە کەمپینێکەکەین لەم شارە ئیمزان دشکۆکەین و ڕێگریەکەین لە هەرداخڵبوونیان بۆم شارە یان ئەبێ ماڵیان بێتە ناوم شارە و لەگەڵ خەڵکا بژین یاخود ئەبێت واز لە پۆستەکانیان بێنن. ئەنجومەنی ناڕازی هەڵەبجە کە پێشتر بۆ دروستکردنی فشار لەسەر دەسەڵات پێگەێنرا بڕیارە کەمپەینێک بۆ کۆکردنەوەی واژۆ ڕابگەێنن دژی کۆمەڵێک بەرپرسی پارێزگاکە کە بە وتەی ئەنجومەنەکە تێوە گلاون بە گەندەڵی و شارەکەیان بۆ دواوە گەڕاندوێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.